bir tutsak var, özgürlüğün çığlığında. Dert yanı hasretten duvar, halkının yalnızlığında. Denizlerde bir tutsak var, özgürlüğün çığlığında. Dengi gel, dengi her çar parçayı Kurdistan'a. Peşkeşekin bir servan benim. فڕۆکەکانی دەوڵەتی تورک بردومانی گوندەکانی گوهەرزێ و بلاڤای لە سنووری ئامادە کرد و زیانەکانی شتا و کوێسە نەزانراوە. دوێنێ دەوڵەتی تورک جارێکی دیکە بردومانی لە سنووری ئامادی دەست پێ کردەوە بەپێی زانیاری هەرێمەکان. فڕۆکەکانی دەوڵەتی تورک بردومانی گوندەکانی گوهەرزێ و بلاڤای لە سنووری ئامادی کرد و زانیاریەکانی نەزانراوە بەهۆی کە فڕۆکە جەنگیەکان بە بەردەوامی بەسەر ئاسمانی ناوچەکەدا دوای چەند کاتژمێرێکیش سوڕاونەتەوە. دەوڵەتی تورک بەردەوامە لە هێرش و داگیرکاریەکان بۆ سەرباشووری کوردستان و بردومانی ناوچە نیشتەجێبوونەکان دەکا. هاوڵاتیانی مەدەنی بە ئامانج دەگرێ، بەڵام تاوەکو ئێستا حکوومەتی ناوەند و هەرێمی کوردستانیش بە هیچ جۆرەگی دانەی ئەو دەستدرێژیانەی نەکردووە. گۆشەگیری سەر ڕێبەرۆی ژەلان 36 مانگی تێپەڕاندووە. تا ئێستا ڕێگە نەدراوە پارێزەر و خانەوادەکەی سەردانیکەن. ڕۆژنامە نووس هەڵمەت هۆشیار دەڵێ ڕێبەرۆی ژەلان بەجەستە لە زیندانە، فکریش ئازادە و لە دەرۆی فکرەکانی پەڕۆ دەکرێت. خۆی لێمە بەنسبەت ئێمەی کوردەوە، ینی پێم وایە ئەوەیە کە ئەگەر کوردێک لە یەک پرۆسە بە تەنها کوردێک لە پرۆسەیەکا سەرکەوتنێ بەدەست بێنێ بەنسبەت ئێمەی نەتەوەی کورد و گەلی کوردستانەوە ئەمە مای دڵخۆشێنجا چ جای سەرکەوتنێکی سیاسی دیموکراسی لە باکووری کوردستان لەژێر دەسەڵاتی یەکێک لە وڵاتە داگیرکەرەکان لەژێر ڕەنگە بڵێم دەسەڵاتی یەکێک لە سەرکردە دیکتاتۆرەکانی جیهان کە گەیشتۆتە ئەو قۆناغی کە سەرکەوتن بەدەست بهێنێت. ئەمە ئەو پەڕیمای خۆشحاڵی و مای دڵخۆشیە، بە تایبەتی لە دۆخێکدا کە فشاری زۆر لەسەر نەتەوەی کورد هەیە، فشاری زۆر لەسەر سەرکردایەتی سیاسی کورد هەیە لە باکووری کوردستان. ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە کوردانی برامان لە باکووری کوردستان توانیویانە تا جۆرێک لەوەی کە کۆدەنگ بن، یەک دەنگ و یەک هەڵوێز بن بۆ ئەوەی بتوانن دۆزەکەیان بە دۆزێکی دیموکراسیانە بتوان بە هەنگاوێکی دیموکراسیانە بە جیهان بناسێنن، بتوان خۆیان حکومڕانی خۆجێتی خۆیان بکەن لە ناو دەوڵەتی تورکیایە. ئاپۆ بە حکمەوەی کەسایەتیەکی شۆڕژێڕە، کەسایەتیەکە ڕابەری خەباتی نەتەوەیەکە لە باکووری کوردستان، بەڵام ئەو کەسایەتی کاریزمایی کە ئەو هەیەی پێم وایە ڕەنگە لێدوانێک کاریگەری زۆر هەبێ لەسەر جۆشدانی کوورەی شۆڕشەکە، جۆشدانی ڕاپەڕینەکان لەوانە. بۆیە ئەمە لە ترسایە پێم وایە دەوڵەتی تورک لە ترسی ئەوەیە کە بە جۆرێ لە جۆرەکان لێدوانێک نامەیەک پەیامێکی ئاپۆ ببێتە هۆکاری ئەوەی کە ئەو پێی خۆش نییە، با بڵێن دەوڵەتی تورک پێی خۆش نییە کە ڕوو بدا ڕاپەڕینێک بەرپا ببێ، شۆڕشەکان زیاتر جۆش بسەنن، ڕەنگە شۆڕش لە بچێت لە قۆناغێکەوە بۆ قۆناغێکی تر هەنگاو بنێ. ئەم گۆشەگیریە پەیوەندی بەوە هەیە ئەگەر ئێمە شتی تر بەرینە ئەو لاوە بۆ نمونە لە دەوڵەتی داگیرکەر هەر ئەوە چاوەڕێ ئەکرێ ئێمە پێمان وابێ کە ئازادیەکانمان لە زەوت ئەگاتەنان لە زیندانیشە خۆم ئەو ڕێبەرەکە لە زیندانایە لە زیندانەکەشی بە مەودای ئازادیەکەیان زیاتر دەرتەسک کردوێتەوە. هێرشە داگیرکاریەکانی دەوڵەتی تورک باوکاری و چاوساغی پارتی دموکراتی کوردستان لە باشوور و باکووری ڕۆژاوای کوردستان بەردەوامە. چالاکوانانی ڕانیش دەڵێن پێویستە کورد ئێستا لە هەموو کات زیاتر یەکگرتوو بێ لە بەرامبەر مەترسیەکانی سەر کوردستان و دەشڵێن ئیتر پێویستە هێزەکانی باشوور دەست لە دەستی دەوڵەتی تورک دەربهێنرێت. لە کاتی ئێستادا هەرێمی کوردستان ڕوبەڕووی هەش و پەلامار و مەترسی گەورەی دەرەشی بۆ تۆ بەتابەت دەوڵەتی داگیرکەری تورکیا.
پێویستە لە هەم کات زیاتر کورد لەم ڕۆژدا یەک بێ و یەکگرتوو بێ بەرامبەر بە ڕوبەڕووبوونەوەی ئەو هێرش و مەترسیانەیە کە مەترسین بۆ سەر هەرێمی کوردستان هیوادارین بە هەند وەربژیرێ بۆ ئەوەی ڕوبەڕوویان ببنەوە لەو کاتەدا. مەترسێکی گەورە هەیە کە هێرش و پەلامە بکرێت بۆ سەر هەرێمی کوردستان. بێدەنگێکی گەورەشێ بێدەنجەکە بەڕاستی لاوازی و یەکنەگرتووی و ناتەبایی هێزە سیاسەکانی کوردستانە و هیچی تر نییە. پێویستە لایەنە سیاسەکان هەرێمی کوردستان بەتای حکومەتی هەرێمی کوردستان بە یەکگرتووی و بە یەکدەنجی بە یەکگوتاری ڕوبەڕووی ئەو مەترسیانە بێتەوە. پێویستە تاکی کوردی کۆمەلگای کوردی بێتەوە هۆش بە تایبەتی لە باشوور کە زەربەیەکی زۆر گەورن بە سەر هەموو پارچەکانێکی کوردستانی لە حاڵەتی ئەوڕۆدا دەرفەتێکی زیانیان لەدەستداوە بێنەوە هۆش و یەک بگرن و یەک ڕزی پارێزن بەرایەتی و تەبایەتی دەست پێ بکەنەوە ئاشتی و دەست لە یەکتی بکەن و بە هێزەکانی کرد بڵێن لێرە بەولاوە ستۆپە ئەگەر ئێوە دەست لەملانی ئەم دەوڵەت و ئەو دەوڵەت هەڵنەگرن و واز لە قوتەخۆرینین و هیچ دزی و گەندەڵی بکەن بەڕاستی دەبێ بخرێنە دەرەوەی بازنەی ئیدارە و بازنەی کوردایەتی و کوردستانی بوون. ئەمانە لەبەرەوەی لەسەر بەنەمانی نیشتیمانی بوون و خۆی بوون و مرۆڤ بوون و کوردبوون نەهاتوونەتە مەیدان هەر لەسەر بنەمای مەسلحەت و بەرژەوەندی ئەوە خۆت دەیبینی ئەوە لەلایەک دەوڵەتی تورک هاتووە هێرشی هێناوەتە سەر وڵاتی ئێمە هەر ڕۆژە لە شار و شارچکەیەکدا خەڵک دەکوژی ئەو جا چەند بنکە و بارەگا و چەند معسکراتی گەورە گەورەی لە شارەکاندا داناوە خۆ دەزانی ئەو هێزای لەولاوەکە لە سنووری ئەو لەگەڵ ئەو معاملەی لەگەڵ دەکات ڕۆژانە معاملە و سەودای لەگەڵ دەکات و دەستی دەکێشێت و هاوکاری دەبێت و هەر ئەوە نا ئابوووریەکەشی تەسلیم کرد کە وڵاتی وێران کرد و بەڵکو ئەوە چەند ساڵێکە تورکیا لەسەر ئەو بابەتە دێژێ لەو لاشەوە بە خۆت دەزانی ئێرانیش ئەوە بابەتێکی دیکە هەیە کە ئەویش بەشێکی دیکە لەو دەسەڵاتێکە بە ناوی جیران بوون و بە ناوی پاراستنی نازانم سنوور و چیوسی ئەمانە دەستیان لەگەڵان تێکردو ئەمان لەو لاشەوە ئێران هەیمەنەی خۆی هێناوەتە سەر. ئەمڕۆ 8 ساڵ بە سەر تیرۆرکردنی کەمالە خڕا وڵات پارێز و ئەندامی تەفگەری ئاپۆی تێپەڕێ کە لەلایەن ڕژێمی ئێرانەوە لە سنووری پێنجوێن تیرۆرکراوە هەرچەندە ڕۆژێک دوای شەیدکردنی هێزەکانی یاساییش دوو کەسیان بە تۆمەتی ئەنجامدانی و تاوانە دەستگیر کرد بەڵام تا ئێستا سزای یاسایی نەدراوە بۆی کار و خەباتی پێشبەرگایەتیەوە لە ساڵی 1989 کەمالە خڕا لەلایەن ڕژێمی باسەوە دەستگیر دەکرێت دواتر دیل بە دیلی پێکرا و ئازاد کرا لە ساڵی 2007ەوە دوای ناسینی تەفگەری ئاپۆیی دەستبەرداری هەموو بەرژەوەندی کەسی بنەماڵەکانی دەبێت و دەست دەکات بە خەباتی وڵات پارێزی لە نێو ئەو تەفگەرەدا لەسەر خەباتی ئاپۆچێتی هاوکاریکردنی پارچەکانی دیکەی کوردستان چەندین جار لەلایەن ڕژێمی ئێرانەوە هەڕەشەی لەکرا و دەستگیر کرا و هۆشداری پێدراوە بە هەمان شێوە لە هەرێمی کوردستانیش چەندین جار لەلایەن بەرپرسانی هەرێمی کوردستانەوە دەستگیر کراوە شکنجەدراوە دوای و هەڕەشانەی شەید کەمالە خڕا لە 13 نیسانی 2016 لە شارچکەی پێنجوێنی سەر بە پارێزگای سلێمانی ڕەفێنراو بۆ ڕۆژی دواتر تەرمەکەی لە نزیک پردی گۆخڵان سەر بە شارەدەی گەرمەکی پێنجوێن دۆزرایەوە دوای 8 ساڵ بەسەرەوە کردەوە تیرۆریە دەستگیرکردنی دوو بکەری تاوانەکە بەهۆیەوەی لە هەرێمی کوردستان سزای لە سێدارەدانی جێبەجێ ناکرێت تاوکو ئێستا بکەرانی بە سزا نەگەێنراوە. ئەکادیمیای ڕەزا شەهەری ڕایگەیاند لە 27 نیسانەوە بە دروشمی عەلەویەکان ئەنسیکلۆپیدیای خواردنووسنەوە کەمپێنێک بۆ ناسین و نووسینەوەی کولتور و باوەڕەکانی عەلەویەکان لە ئەڵمانیا دەست پێ دەکا و چەندین کۆنفڕانس و سیمینار ئەنجام دەدرێت. ئەکادیمیای ڕەزا شەهەری لە بەیاننامەیەکدا کاتی دەستپێکردنی کەمپینی عەلەویەکانی مێژوو خواردنووسنەوە ڕاگەیاندەوە. بەیاننامەکە یاخود لە بەیاننامەی ئەکادیمیەکەدا ببورن باس لەوە کراوە بە ئەنسیکلۆپیدیای عەلەوی دەیانەوە ئاگیان لە مێژوو بیرروباوەڕ و کولتور و یادەوەریەکانی عەلەویەکان بێ بۆ بیگوێزنەوە بۆنەوەکانی داات و باسییان لەو کرۆ مێژوو کولتور و باوەڕی عەلەویەکان لەلایەن حکوومەت و دەسەڵاتدارانەوە دەنووسرێنەوە ئەم دۆخە بە ئامانجی لە ناوبردننی تێگەشتنی عەلەویەکان و دروستکردنی عەلەوی بەخواستی خۆیانە ڕاشدەگەنێک کامپینەکە لە 27 نیسان لە نێوان کاتژمێر 1 بۆ 3 پاشنێوڕۆ لە شاری دۆرتمۆنی ئەڵمانیا دەست پێ دەکا و چەندین کاری گروپ کۆنفڕانس و سیمینار ئەنجام دەدرێت. دەسەڵاتی باس لە قۆناغی سێمی ئەنفالدا گەرمیانەکانی ئەنفال کرد لە ناوچەکانی کەرکووک خۆرمات و کفری کەلار چەمچەماڵ لە ماوەی 13 ڕۆژدا 39,178 خان و ڕوخێنراوە 50,000 کەس ئەنفال کراوە بەشێک لە کەسوکاریەوە ئەنفال کراوانش ئێستا بەتەنها ماونەتەوە و بتاقانی ئەنفال ناسراون هیچ کەسوکارێکیشان لە شاڵاوی ئەنفالدا ڕزگار نەبووە بەشێک لە کەسوکاری ئەنفال کراوەکان کە بەتاقانەی ماونەتەوە هەموو کەسوکاریان زیندە بە چاڵ کراو لە ناوچەکانی خوار و عێراق ئێستا لە چاوەڕوانی گەڕانی ڕووفاتی کەسوکاریان و تاقانەیەکی ئەنفالیش دەڵێ
هیچ داواکاریمان لە حکومەت نییە تەنیاوەندە نەبێت جاش و مستەشارەکان بترێن بە دادگا و ڕووفاتی کەسوکارمان بهێنرێتەوە بۆ کوردستان. قادرم یەکێکم لەو تاخانەی کە تەنها خۆم بەجێ ماوم 4 خوشک و 3 برا و دایک و باوکم لە ئەنفال نەگەڕانەتە دواوە. ئێمە کۆمەڵی تاخانەین تقریباً 162 کەس 165 کەس شێواینە حەوت هەشتێکمان بەکارسای دڵتەزیان ڕۆیشتنەوە و شەهید بوونەوە تقریباً 152 کەسێکمان ماوە ئەیسا حالێن یەکێ لەو تاخانە کە من لە نوگرە سەلمان گەڕاوی نوگرە سەلمانم ئەوەی ئێمە دیمان لە نوگرە سەلمان یاخوا هیچ کەسێ نەیبینێت. نوگرە سەلمان شوێنی ئێمە نەبوو بەڵام بەداخەوە بۆ شوێنی ئێمە و تاخانەکانی ئەنفال کە تەنها خۆمان جێماوین داواکاریمان لە حکومەت نەموچەیە نە عەرزە نە خانووە نە داماش بمەرزێت بەڵام داواکاریمان ئەوەیە ئەم جاش و مستەشار و ئەم ئامرسرێ بدرێن دادگای بکرێن بە بەرچاومان دادگای بکرێن دوای ئەوجا هەرچ کەسێ تاوانبار بی بە این خۆی بکەشێ ئەوەشی تاوانبار نەی بە بۆ ئیشای خۆی گرم بخوات ئیساوانەوە بەرچاوێمەوە گڕەخۆن ئێمە زۆر بار پێ ناخۆشە بەڕاستی. پەرلەمانتارێکی کورد لە پەرلەمانی عێراق دڵێ بۆ بڕیاری دادگای فیدراڵی دەبێ موچەی خانەنشینانی هەرێمی کوردستان هاوتای موچەی خانەنشینانی عێراق بکرێ و دەڵێ حکومەتی هەرێم لە ڕابردوودا سیستەمی لە هەموو چین و توێژەکان کردو بە خانەنشینانیشەوە. داراسیەکانیانی ئەندامی پەرلەمانی عێراق سەبارەت بە هاوتاکردنی موچەی خانەنشینانی هەرێم لەگەڵ موچەی خانەنشینانی بەغدا بە میدیا ناوخۆیەکانی ڕاگەیاندووە کە پێویستە لەسەر هەردوو حکومەتی عێراق و حکومەتی هەرێمی کوردستانیش پابەندی بڕیاری دادگای فیدراڵی بن بە مەبەستی جێبەجێکردن. ئەو دەڵێ هەردوو حکومەت دەبێت پابەندی باوتاکردنی موچەی خانەنشینانی هەرێم وەکو سەرجەم خانەنشینانی عێراق بن. ئەو پەرلەمانتارە ڕوونی کردوێتەوە ئێستا کەمترین موچەی خانەنشینی بڕی 550,000 دینارە لە کاتێکدا لە هەرێمی کوردستان کەمترین موچەی خانەنشینی بڕی 200,000 دینارە و دەڵێت کە هەرم لە ڕابردوودا سیستەمی لە هەموو چین و توێژەکان کردو بە خانەنشینانیشەوە ئەوانەی کە هەموو تەمەن و جوانی لاوێتیان بۆ خزمەتکردنی وڵات بەخشی بەداخەوە بەرپرسانی حکومەتی هەرێم بێوفا بوون بەرامبەریان. پرۆژەی هەژماری من ئەو پرۆژە بانکیە ئێستا بۆتە کێشەی گەورە بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان بنەماڵی بەرزانی بە تایبەتی مەسرور بەرزانی پێداگرە لە وی موچە خۆران ژمارە حسابی لە پرۆژە دروستکرۆ بەڵام موچە خۆران ئەمە ڕەت دەکەن و دەڵێن ئێمە پرۆژەیە ژماری من ڕەت دەکەین و چونکە پێمان وایە پرۆژێکی حزبی و بنەماڵیە و جێگەی متمانە نیە بۆ کۆنتڕۆڵکردنی گیفانی موچە خۆرانە. موچە و شایستەدارەکانی خەڵکی هەرێمی کوردستان هیچ زامنێکی نەبووە لە ئێستاشدا کە ئێمە نزیکەی 14 موچەی تەواو و 36 نیوە موچە و ڕوبع موچەمان لەلایەن دەسەڵاتی کوردیەوە دەستی بەسەردا ژیراوە. لە ماوەی ڕابردوو ئێمە چەندین ڕێگەی مەدەنیمان گرتە بەر یەک لە ڕێگەکانی واژ و کۆکردنەوە بوو لە ماوەی ڕابردووش ئەو واژوانەمان کۆ کردوێتەوە بۆ ئەوەی کە موچەکانمان ڕاستەخۆ لەلایەن حکومەتی عێراقیەوە پێ بدرێ لەبەرەوەی پێما وایە ئەم دەسەڵاتی کوردیەی لێرە لە ئێستادا حکومڕانی بەدەستە جێگەی متمانەی خەڵک نییە و بەڕاستی ئێمە ئەم سیستەمی هەژماری منەی سەر بە کابینەی نۆ و ئەم حکومەتەماوە بەسەرچووە بە مەترسێکی گەورەی دەزانین کە زامنی موچەکانمان ناکە زامنی مافەکانمان ناکە. لێرەشەوە بە پێویستی دەزانم ڕوو لە لایەنی باڵادەستی ئەم سونەرە بکەم کە یەکێتیە داوای لێ دەکەین واز لەم دوو ڕوویە بێنێ لەلایەکدا وا تەسەڕف دەکات و وا وێنا دەکات کە ئەو دژی هەژماری منە بەڵام لەلایەکی دیکەوە لە کۆیە و لە دەواازەی ڕاپەڕین و لە سلێمانی و لە ناوچەکانی سنووری لەو زۆنەدا دەبینی فەرمانبەران ناچار دەکات بەوەی بستنە ژێرباری هەژماری من بەوەی کە ئاماژە بەوە دەکرێت ئەگەر ئەم هەژماری منە پڕ نەکەنەوە لەوەی موچەکانتان ببردریان لەوەی ڕەوانەی هەولێر بکەن لەلایەک لەسەرەوە ئاماژە بەوە دەکات کە دژی هەژماری منە بەڵام لەلایەکی دیکەشەوە فەرمانبەران ناچار دەکرێن بەوەی بستنە ژێرباری ئەم سیستەمە بۆیە داوای لێ دەکەین واز لەم دوو فاقیە بێنن ئەگەر مەبەستیانە بەڕاستی هەژماری من ڕەت کرێتەوە ئێستا لە دەسەڵاتی لایەنی پەیوەندیدار بە تایبەت یەکێتیە لەم سنوورە
کە دەتوانێت وەکو حکوومەتی عێراق ئاماژەی پێکردە ڕاستەوخۆ تعامل لەگەڵ فەرمانگەکان دەکات دەتوانێت ئەم لینکە بەرپراوە بکات و ڕاستەوخۆ لیستی فەرمانبەران لەم سنوورە بنێرێت و بیدات بە حکوومەتی عێراقی و پێم وایە ڕێگایەکە زۆر ئاسانتر دەبێت پێویستی بە مواژۆ کۆکردنەوەیش نابێت. سەرۆکی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق دەڵێت وردبینی لە ناوی کاندیدەکانی هەڵبژاردنی پەرلەمانی هەرێمی کوردستان دەکرێت کاندیدێکیش دوور خراپێتەوە دەبێت حیزبەکەی لە ماوەی 2 ڕۆژدا ناوی کاندیدی دیکە پێشکەشکە. دادوەر عومەر ئەحمەد سەرۆکی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق لەبارەی دوێن ڕێکارەکانی کۆمیسیۆن بۆ ئەنجامدانی پەرلەمانی هەرێمی کوردستان بە میدیانە خۆیەکانی ڕاگەیاندۆ دوای تەواوبوونی پشوەکانی جەژنی ڕەمەزان وردبینی لە ناوی کاندیدەکانی هەڵبژاردنی پەرلەمانی هەرێمی کوردستان دەکرێت هەر کاندیدێکی شمەرجەکانی تێدانەبێت دوور دەخرێتەوە. ئەگەر لە وردبینیەکەدا هەر کاندیدێک دوور خراوە دەبێت لایەنەکان لە 2 ڕۆژدا ناوی کاندیدەکانی دیکە پێشکەشکەنەوە شخص سەرودای پەسەندکردنی ناوی کاندیدەکانی بانگەشی هەڵبژاردن دەست پێ دەکە و پێدەچێت زیاتر لە بانگێکیش بخانێ مە لە کاتێکدا تا یاسا پارتی دموکراتی کوردستان و چەند لایەنێکی دیکە ناوی کاندیدەکانی پێشکەش بە کۆمیسیۆن نەکردووە وا دەردەکەوێت بایکۆتی هەڵبژاردنیان کردبێت لە کاتێکدا کە بڕیارە لە 10 حوزەیرانی ئەم ساڵ هەڵبژاردنەکانی پەرلەمانی هەرێمی کوردستان بەڕێوە بچێت. کۆمپانیای هەڵی ئاسمانی نەمسا بڵاوی کردوتەوە بۆی پەرەسەندنی ئەڵۆزیەکانی ناوچەکە سەرجەم گەشتەکانیان لە ڤیەنا بۆ تاران تا 18 مانگە ڕادەگرن. هەروەها کۆمپانیای هەڵی ئاسمانی فەڕەنسا ئیر فرانس بە هەمان شێوەش بە هەمان هۆکار گەشتەکانی بۆ ئێران ڕاگرتووە. کۆمپانیای هەڵی ئاسمانی نەمساوی هەروەها کۆمپانیای هەڵی ئاسمانی فەڕەنسا ئێر فرانس لەبارەی ڕاگررتنی گەشتە ئاسمانەکانیان بۆ ئێران ڕاگەنراوێکیان بڵاو کردوتەوە و دەڵێن تاوکو ڕۆژی هەژدەی ئەم مانگە سەرجەم گەشتەکان لە ڤیەنا بۆ تاران ڕادەگرن هۆکاری ڕاگررتنی گەشتەکانیش بۆ ئێرانیان گەڕاندەوە بۆ پەرەسەندنی ئاڵۆزەکان لە ناوچەکەدا. جێگای ئاماژەیە بۆی پەرەسەندنی ئاڵۆزەکانی نێوان ئێران و ئیسرائیل زۆرێک لە وڵاتانی جیهاندا لە هەوڵاتیان دەکەن ئەو دوو وڵاتە چۆڵ بکەن. جلوبەرگی کوردی بەشێکی سەرەکی جاکردنەوە پاراستنی یاخود هەر بەگشتی جلوبەرگ بەشێکی سەرەکی جاگرتنەوەی پاراستنی شوناسینەتەوەیەکە. بۆیە ژنانی کوردیش بە گرنگیەوە باس لە جلوبەرگی کوردی دەکەن و دەڵێن ژنان ڕۆڵێکی گرنگیان هەیە لە پاراستنی کللتوری کوردی بە تایبەتی جلوبەرگی کوردی کە هەمیشە وەکو خۆی ماوەتەوە لە ناو گەلی کووردە. گرنگیان هەبووە لە پاراستنی کەلتوری کوردیدا کە ئێستا جلوبەرگی کوردی دیسانەوە وەکو کۆن سەردەمی کۆن دووبارە خانمان هەمان ئەو دیزاین و کللتورە بەکار ئەهێننەوەنێ کە ماوەیەک بەر لە ئێستا ئەو کللتور و دیزاینە تا ڕادەیە گۆڕانکاری بەسەر هاتبوو بەڵام ئێستا خۆشبەختانە هەمان شتی کوردی کورپۆری باو باپیرانمان هاتۆتە و ئێمەش بەسەری ئەەکەینەوانێ و بەڕەسەنی ئەهێڵینەوە هەمان جلوبەرگ ماوە و بەڵام تا ڕادێکیش گۆڕانکاری بەسەر هاتووە لە نەخش و دیزاین و شتەکانی گۆڕاوە بەڵام ئەوانەیش ماون کە زۆربەی خەڵک ئێستا هەر ئەوانە بەکارێنێتەوانێ پێویستە کاوانەوە لە دوایینەوە ئەم جلوبەرگانە بپارێزرێ بۆ ئەوی ون نەبێت و هەمیشە ببمێنێتەوە. خانمان ڕۆڵێکی گرنگیان هەبووە هەڵبەتە لەمەیە بەدەر لە کاروباری ماڵەوە ئەو شتانەیە هەوڵیان داوە کە زیاتر جلوبەرگی کوردی و ڕەسەنی کوردی بپارێزن کە هەمیشە وەک خۆی ماوەتەوە لە ناومانە. وەڵڵا هیوادارم جلوبەرگی کوردی بە بەردەوامی بمێنێتەوە جلێکی زۆر جوانە هیوادارم هەموو کاتێک ئافرەتی کورد هەر بەجلی کوردیەوە جوانە کەلتوری کوردی بمێنێتەوە لە ناو نەبرێ بەڕاستی ئەم جیلەی ئێستا هیوادارم زیاتر بەرەو پێشەوە بچێ ئەم جیلا زیاتر فێری شتی کوردەواریکەن هیوادارم شتی باوباپیران لە ناو نەچێ بە بەردەوامی بمێنێتەوە شتێکی زۆر جوانە شتێکی ڕەسەنی کوردیە هیوادارم هەموو ماڵێک لە ماڵی خۆیەوە دەستپێکا شتە کوردەواریەکان بە بەردەوامی بمێنێتەوە لە ناو نەچن کەلتوری کوردی هەر بمێنێتەوە شتێکی زۆر جوانە شتی کوردەواری بەڕاستی جلوبەرگی خانمان هەرێکی لە ماڵی خۆیەوە دەست بکە بە شتی کوردەواری شتە کوردەوارەکان هەر بمێننەوە جوانە بەڕای من هیوادارم زمانی کوردیش هەر بەرەو پێشەوە بچێ زمانی کوردی قەت لە یاد نەکە. ڕۆژێکی خۆشتان هەبێت.
جزيرة بوطان هلبو دسته بيريوان جزيرة بوطان هلبو دسته بيريوان قالوا جري لا القضان هل بران الكردستان قالوا جري لا القضان هل بران الكردستان دورة ميا وشاخة ميا وديري لا رجبونا ميا ودورة ميا وشاخة ميا وديري لا رجبونا ميا صوت ميا لتشيا وبركة داخل ميا وصوت ميا لتشيا وبركة داخل ميا شنو تبقى خدان جنا خسر شابو يتبقى خدان جنا خسر لرحمتي غبرة نابي قبوني للسنة لرحمتي غبرة نابي قبوني للسنة دورة ميا وشاخة ميا وديري لا رجبونا ميا ودورة ميا وشاخة ميا وديري لا رجبونا ميا صوت ميا لتشيا وبركة داخل ميا وصوت ميا لتشيا وبركة داخل ميا